تەقینەوەی خانووەکەی گەڕەکی کازیوەی شاری سلێمانی هاوکات بوو لەگەڵ تەقینەوەی باڵەخانەیەکی نیشتەجێبوون لە خێوەتگەی جەبالیای کەرتی غەزە. هەردوو شارەکە دوو ڕۆژی سەختیان بەڕێ کرد. تەمێکی خەم ئاسمانی شارەکانی داگرتووە و هاوخەمی بووەتە سیمای تەواوی دانیشتوان. لە ڕووداوی دارمانی خانووەکەی سلێمانیدا 15 ئەندامی خێزانێکی گەورە گیانیان لەدەستدا. لە ڕووداوی سوتانی خانووەکەی کەرتی غەزەشدا 21 ئەندامی خێزانێکی گەورە گیانیان سپارد کە سوکاری ئەردوولاش نمونەیەکی بەرزی سپاسگوزاری و خۆراگریان نیشانی تەواوی جیهاندا. باپی بەدوەداچوونەکانی کەناڵی ئاسمانی پەیام ئەم دوو ڕووداوە بە شێوەیەکی سەرسوڕهێنەر هاوشێوەی یەکتر بوون. بەم جۆرە هەردوو تەقینەوەکە ئێوارەی ڕۆژی پێنجشەممە ڕوویاندا، یەکێکیان لە باکووری شاری سلێمانی و ئەوەی دیکەیان لە باکووری کەرتی غەزە. هەرکام لە تەقینەوەکان لە ماڵی دوو خێزانی گەورە و قەرەباڵغدا ڕوویاندا و هەرکام لە باڵەخانەکانیش لە 3 پێکات بوون. باپی لێکۆڵینەوە سەرەتایەکان هۆکاری تەقینەوەکەی سلێمانی پەن خواردنەوە و دزەکردنی غاز بووە. باپی ئاژانسی ڕۆیتەرزیش هۆکاری تەقینەوەکەی غەزە گەڕگرتنی بەنزین بووە. کاردووکیان دوو جۆری وزە و سوتەمەنین و توانای سوتانیان لە ئەستێکی بەرزدایە. هەردوو خێزانەکە بەهۆی بۆنێکی تایبەت لە دەوری یەک کۆبووبوونەوە. گەڕانەوەی سەرۆکی خێزانەکەی سلێمانی لە وڵاتی ئێران لەلایەک و لەلایەکی دیکەشەوە بەپێی ئاژانسی ئەسۆشیتد پرێس گەڕانەوەی ئەندامێکی خێزانەکەی غەزە لە وڵاتی میسر کۆبوونەوە خێزانیەکانی گەرم و گوڕتر کردبوو. باپی وتەی تەندروستی سلێمانی لەلایەک و بەڕێوەبەراتی گشتی بەرگری شارستانی فەڵەستین لەلایەکی دیکەوە. زۆرینەی قوربانیەکان لە هەردوو ڕووداوەکەدا ژن و منداڵ بوون. هەرکام لە ڕووداوەکان کاردانەوەی ناوخۆی مەزنیان بە دوای خۆیان داهێنا و ڕایگشتیان و ڕوشاند. ئەوڵاتیان بە گەرمی بەدەم لێ قەوماوانەوە ڕۆیشتن و لە کاتی ڕووداوەکەدا ئەوکاری تیمە فریاگوزاریەکانیان کرد. دواتریش تەرمی قوربانیەکان لە مەراسیمی بەرفراوانی جەماوەریدا نوێژیان لەسەرکرا و بە کۆمەڵ بە خاک سپێرتران. باپی بەدوەداچوونە میدیایەکانیش سەرەکیترین خاڵی یاوبەشی هەردوو ڕووداوی تەقینەوەی باڵەخانەکان ئەوە بووە وەک پێویست دەنگدانەوەی نێودەوڵەتی نەبوو. بەشێک لە چالاکانی تۆڕە کۆمەڵاتیەکانیش پێیان وایە ئەگەر کارەساتێکی هاوشێوە لە وڵاتێکی ئەوروپی ڕووی بدایە ئەوە تەواوی میدیا جیهانیەکان لێنزی کامێراکانیان دەخستە سەر ڕووداوەکە و گەورەیان دەکرد. بەڵام لەمبەر هەردوو کارەساتەکەی سلێمانی و غەزەدا میدیا جیهانیەکان بێخەمی و کەم تەرخەمی گەورەیان پێوە دیار بوو. جێباسە چالاکوان و وڵاتیانی فەڵەستینی دەسەڵاتی داگیرکەری زایۆنی بە هۆکاری پشت ڕوودانی ئاگرەکەی غەزە دەزانن. بۆ پێی ماوەی 16 ساڵە ئابڵوخەیەکی قورسی خستووەتە سەر ئەم ناوچەیە. ئەماش تەواوی دانیشتوانی ئاراسان کردو و ڕێڕەوی ژیانی سەخت کردوون. بەشێک لە چالاکان و وڵاتیانی هەرێمی کوردستانیش لە دوای ڕووداوەکەی سلێمانیەوە ڕەخنەی توندیان لە حکوومەتی هەرێم و دەسەڵاتداران گرت بۆ پێیکە چەند ساڵێکە لە کاتی خۆیدا نەوت و سوتەمەنی پێویست دابەش ناکات و لەسەر دەریای نەوتیش نرخی سوتەمەنیەکان لە ئاڵکشانی موشک ئاسادان. بەم هۆیشەوە بەشێک لە وڵاتیان پەنان بردووەتە بەردانانی سیستمی غازی بۆ ماڵ و خانووەکانیان.